سلااوان لێبێت لە هۆڵی شەیدانی یەکی شوبات لە مەڵبەندی سێهێولێری یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیارە ببوونی یادی 50 ساڵی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان لێرە لە شاری هەولێر پانێڵێک بۆ هەریەکە لە هەڤاڵانی تێکۆشەر دکتۆر مەجید حەمەدەمینی و بێستور سابیراوەی و دکتۆر لەتیف نێروایی و لیوا ئەحمەد سەلەبی لێرە بەڕێوە دەچێتن ینی بابەتی پانێڵەکە باز لە خەبات و تێکۆشانی 50 ساڵی ڕابردووی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکرێتن کە لەو پانێڵە باز لە یەک سیاست یەک ئاراستە و یەک سەرۆکی دەکرێتن لە نێو یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ڕێخستنی پانێڵەکە کە بڕیارە چەند خولێکیش کە دەست پێ بکە کاکە زیادم لەگەڵەکە سەرپەرشتاری ئەم پانێڵی کاکزە سڵاو لێ بێت ئەگەر پێمان بڵێ باز لەو پانێڵە بکە چەند پانێڵەکان پێشکەش دەکەن ئەو هەڤاڵانی بەشدار بچێنەوە گرنگجی ئەنجادانی ئەم پانێڵە لە نزیکبوونە لە یادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان چییە؟ زۆر سپاس بەخێر بێن سەرەتا پیرۆزبایی یادی یۆبیلی زیێڕینی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو خەڵکی کوردستان بەگشتی و دۆست و لایەنگران و ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین. ئێمە هەمیشە لە ساڵیادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان هەفتانەی چاڵاکیمان هەبووە. لەم ڕۆژ ئێمە با بڵێن دەستمان پێکردووە لە ڕێخستنی پانێڵێک بۆ چوار هەڤاڵی تێکۆشەر و شۆڕژێڕی بواری کوردایەتی کە میوانداریمان کردوون لەسەر چەند تەوەرێک گفتوگۆ دەکەین لەبارەی مێژووی یەکێتی خەباتی یەکێتی تێکۆشانی یەکێتی و ئەو کارەسات و ئەو گۆڕانکاریانی کە یەکێتی نیشتیمانی کوردستان دروستی کردووە و ئەو گۆڕانکاریانی لە ناوچەکە ڕوویاندا و کاریگەریە بوو لەسەر ئەو حزبەیە. زۆر باشە. لێرە هەڤاڵانی ینی ئاستی جیاواز دەبیندێ لێرە بەشدارن ینی چۆنە بڕیارتان دە کەسانی جیاواز لەم پانێڵە بەشداری پێ بکەن؟ بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستان لە تەواوی سێکتەرەکانی ژیانی بزوتنەوە ڕزگاری خوازی گەلی کوردستان ئەسپی خۆی تاوداوە. ئێمە پێمان باش بوو تەواوی لایەنگران و تەنانەت میوانی دەرەوەشمان بان کردووە. ئێمە دەرگامان کردوێتەوە داوا عامەیە داوەتێکی گشتیە بۆ هەموو ئەوانەی حەزەکەن لەو پانێڵە گوێگربن یا میوان بن میوانداریان بکەین بۆ ئەوەی هەمنەوەی ئێستامان ئەو گەنجانەی ئێستا ئەو تێکۆشەرانەی لە دوای ساڵانی ڕاپەڕینەوە لە دوای ساڵی 2000ەوە هاتوونەتە ریزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئاشنابن بەو مێژووەی پڕ شکۆ و پڕ شانازی یەکێتی نیشتیمانی کوردستان. یادەمەزنەکەیە یاد دەکەیە چ جۆرە سیمینار و چالەچێک لە سنووری مەڵبەندی سێهێولێر بەڕێوە دەچێت؟ بەیانی ئێمە بەردەوام دەبین لە چاڵاکیەکان یەکێک لە چاڵاکیەکان جگەلەوەی پێشوازی لە میوانە ئازیزەکان دەکەین لە تەواوی لایەنە سیاسەکان و دۆستانی خۆمان. چاڵاکیش ترمان هەیە دەتوانین بڵێن نوێیە ئەویش ئەوەیە بەخشینی کردنەوەی پیشانگایش کتێبە بەوەی کە هەمومان بەشدار بین لە بەخشینی کتێبێک دەبەخشین دوو کتێب بۆ سێ کتێب وەردەگرین لە بری ئەوە بۆ ئەمە مەبەسمانە بەوەی کە بۆ نمونە من کتێبێکم لایە خوێندومەتەوە دێم دای دەنێم کتێبێک دەبم کە نەم خوێندێتەوە ئەو کتێبی من دەکەوێتە لای بەڕێزێک ئەو دەیخوێنێتەوە کەواتە ئێمە لەو ماوەیە بەردەوام دەبین بەوەی کە هەمومان ئالوگۆڕی کتێبەکانی خۆمان دەکەین جگە لە چاڵاکی دوای ئەوەش چاڵاکیمان هەیە ئیترەوە ئاهەنگجێڕان و ئەو بۆنە خۆشە. کاکە زیاد حەمەد ڕێخەری پانێڵ سوپاسان دەکەم سوپاس بۆ زانەرەکانت هاوڕێ وەکو میوانەکەشمە ئاماژەی بەوەدا ئەمڕۆ ئام چالاکیە بەڕێوە دەچێتن و بڕیاریشە بەیانی کە یادەمەزنەکەی یادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستانە چەندین چاڵاکی جۆرا و جۆر لە سەرجەم شارەکانی هەرێمی کوردستان و بە دیاریکراوی لە شاری هەولێریش چاڵاکی جۆرا و جۆر بۆ یادەبەڕێوە بچێت.